ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست بە گۆڕانکاری خێرا و بە یەکداچوودا دەڕوات. ژمارەیەکی زۆر لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی هەنگاو دەنێن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل کە ڕەنگە پێشتر باسکردنی باسێکی لەو جۆرە مشتومڕ و ئاڵۆزی گەورەی لە ناوچەکە و جیهان بهێنایەتە ئاراوە. تێگەیشتن لەم گۆڕانکاریانە بەبێ گەڕانەوە بۆ ڕابردوو بەستنەوەی بە ڕەوشی ئێستای ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست و فراوانخوازی هەندێک لە وڵاتانی ناوچەکە زەحمەتە. بەڵام ئەو کاتەی ڕابردوو بە ئێستاوە دەبەستینەوە تێگەیشتن ئاسان دەبێت، چونکە ئیتر ئیسرائیل مەترسی پلەیەک نییە لەسەر وڵاتانی عەرەبی و ئیسلامی، بەڵکو ئێستا وڵاتانی عەرەبی و ئیسلامی وڵاتانی تورکیا و ئێران بە هەڕەشەی پلەیەک دەزانن. بۆیە ساڵانێکە زەمینەسازی دەکرێت بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکرێتەوە. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو بەر لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا، وڵاتانی ئیمارات و بەحرین ڕێکەوتنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل لە ئەمریکا ئیمزا کرد کە ئەوەش سەرەتای قۆناغێکی نوێ دەبێت و ژمارەیەک وڵاتی تریش بەنیازن هەمان هەنگاو بگرنەبەر و ژمارەیەک وڵاتی تریش لە بیری ئەوەدان پەیوەندیە نهێنی و ژێربەژێرەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاشکرا بکەن. ئەوەی ئێستا ڕوودەدات چییە؟ بەرەنجامی گۆڕانکاریە خێراکانی ناوچەکەیە یان پەیوەندی هەیە بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و تەنانەت جێبەجێکردنی پرۆژەی شامی نوێ کە هەریەک لە فەڕەنسا و ئەمریکا دیزاینیان کردووە و پشتیوانی لێ دەکەن. ئەمە بەشێکی پەیوەندی بە هەڵبژاردنەکانی ئەمریکاوە هەیە. بەشی بنەڕەتی ئەم ڕووداوە پەیوەندی بەو پرۆژەیە هەیە کە پێی دەڵێن شامی نوێ، کە پرۆژەیە کە ئەمریکا و فەڕەنسا با بڵێن دیزاینەکەی ئەکەن کە سەر لە نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاوپەیمانێتیەکی نوێ لەسەر بەرژەوەندیەکانی وڵاتە زلهێزەکان و وڵاتانی ناوچەکە دادەڕێژێتەوە، کە یەکێک لەوانە کە ئەساسیە ئاساییکردنەوەی پەیوەندیە لەگەڵ ئیسرائیل، لەبەر ئەوەی لە پرۆژەی شامی نوێ سعودیە و ئوردن و عێراق و ئەو وڵاتانەی خەلیج و ئەمانەی تایە ناکرێ لە پڕۆژەیەک ئەعلام بکرێ ئەمانەی تیابن و پێشتر بە ئاشکرا با بڵێن ئاساییکردنەوەی پەیوەندی ڕانەگەیەندرا بێ. ئەمە لایەک لایەکی ترەوە دەتوانین بڵێن ئەمە ئاشکراکردنی پەیوەندیەکانیانە لەگەڵ ئیسرائیل، لەبەر ئەو وڵاتانە هەر خۆیان ئەساسەن ژێربەژێر پەیوەندیی گەرموگوڕیان لەگەڵ ئیسرائیلە بوو، بەڵام ئێستا بە شێوەیەکی ئاشکرا ئەو پەیوەندیانەیان ڕاگەیاندووە. دەبینین ئەم ململانێ و نەیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ئێستا ئاکارێکی تری وەرگردو. ئێستا عەرەب دوژمنی ژمارەیەکی خۆیان بە ئیسرائیل نابیسن دوای پێشڕەویەکانی ئێران لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، دوایەوەی ئێرانیەکان بە ئاشکرا دەڵێن ئێستا ئەوان لە 4 پایتەختی عەرەبیدا حکومڕانن، نندوودەسەڵاتیان دەڕوا بڕیاری بەدەست ئەوانە لە سووریا و لوبنان و عێراق و یەمەن. ئێستا عەرەب ئیتیجاه و ڕووی ململانیەکەیان لە ئیسرائیلەوە گۆڕاوە بۆ ئێران، بۆ تاران. ئێستا عەرەبەکان بە دوای دۆستایەتی و هاوپەیمانەتی تازەدان بۆ ئاکارە بەرگری لە بەر بە تەوژم و تەمەدودی ئێرانی نی بگرن. ئەمە لەلایەکی ترەوە دەبینین ئێستا لە ئەمریکادا کە لە 11 تشرینی دووەمی داهاتوودا کە هەڵبژاردننی سەرۆکایەتیە لە ئەمریکاوە ترامپ کە بۆ خولی دووەم خۆی هەڵە بژێرێتەوە پاشە قشەی کردووە لە دەنگەکانیان لەما پەنا بۆ کارتێک و تێکی بەهێز دەبا لە ئەمریکادا ئەویش کارتی یەهود و لۆبی یەهودیە لە عالەم و توانا و پێگەکانی یەهود هەمومان دەزانین پێگەیوان لە ئەمریکادا چۆنە بەم خێرایی و بەم ڕێکەوتنانەی کەوا لەگەڵ عەرەبەکان و ئیسرائیلەکانە کە لە ساڵانێکی زۆرە نەکراوە دەیەوێ
عەتف و سۆزی یەهود و لۆبی یەهودی بەرەو خۆی ڕابکێشە بۆ گۆڕینی ئاکامی هەڵبژاردنەکان بێژگە لەمەش ئەمەی کە کردوێتی ترەمپ گۆڕانکاری تری کردووە وەک پشتیوانی گەورەی تری بۆ دەوڵەتی ئیسرائیل کردووە لە ماوەی ئەم 4 ساڵی حکومڕان ئەوەی کە هیچ حکوومەتێکی ئەمریکا لە ڕابردووانەی کردو ئەوەیەکەوە سەفارەت و باڵۆزخانەی ئەمریکای لە تەلەبیبەوە گواستۆتەوە بۆ قودس و اعترافی بەڕەسمی قودسی ناساندۆ کە پایتەختی ئەبدی دەوڵەتی ئیسرائیل بێ ئەمانە کە لە سەردەمی ئیدارەی ترەمپدا کراوە دەیەوێت بەمەش زیاتر ئەو سۆز و هاوکاری و یانی خۆی بۆ دەوڵەتی ئیسرائیل و بۆ لۆبی یەهودی ڕابگەینێ بۆی لە گۆڕینی ئاکامی هەڵبژاردنەکاندا سوود لە پێگەکانیان وەربگێت. بۆچی لەم کاتەدا وڵاتانی عەرەبی و ئیسلامی دەست دەکەن بە ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل؟ دوای میسر و ئوردن و تورکیا و ئیمارات و بەحرین چ وڵاتێکی تر نۆرەی گرتووە بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ تەلئەبیب ئاسایی بکاتەوە؟ ئایا عومان و سعودیا هاوێست و پێگەیان چی دەبێت؟ لەو وڵاتانی کە ناوت برد عومان وڵاتێکە تایبەتمەندێکی خۆی هەیە لە ناوچەکەدا. عومان کەمترین کێشە و بەریەکەوتنی سلبی لەگەڵ وڵاتانی ناوچەکە هەیە بە ئیسرائیلیشەوە، بۆیە عومان ئاساییە. سعودیەش ڕەنگە لە پێشڕەوی ئەم ئاساییکردنەوەی بێ، بەڵام ڕەنگە لە کات و سات و بە مەبەستیش درەنگتر ئەو پەیوەندیانە ئاسایی بکاتەوە. بۆیە وڵاتانی تریش دێنە ڕیزی ئەم ئاساییکردنەوەی پەیوەندی لە ماوەی 1-2 ساڵی داهاتوو ڕەنگە زۆر کەمتریش شتێک نامێنێ بەوەی کە پێشتر دەیان گوت قەوارەی زایۆنی یان دوژمنایەتی لەگەڵ ئیسرائیل. ئەم وڵاتانە بە واقعیش بۆیان دەرکەوت کە ئەمان لەو پەیوەندیە لەگەڵ ئیسرائیل زەرمەندن نەک قازانجیان کرد بێ، چونکە ئیسرائیل وڵاتێکە بووە بە ئەمری واقع بەمان هەمویان پێکەوەش لە ناو ناچێ، سناعەتێکی لە ڕووی پیشسازی و پێشکەوتووە لە ڕووی ئابووریەوە، ئابووریەکی بەتوانای هەیە لە ڕووی چەک و پێشکەوتنی زانستیەوە زۆر پێشکەوتووە. ئەوە فەڵەستینیەکانن کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواکەوتنی زیاترە چەند ڕۆژ بە ڕۆژ زیانیان بە کێشەکەی خۆیان گەیاندووە. ئەم پەیوەندیانەی کە وڵاتانی عەرەبیش کە فەڵەستینیەکانیان سوورترە کرد لەسەر ڕێک نەکەوتن دەرکەوت زەرەری فەڵەستینیەکانە نەقازانجیان بێ. ئەم شتە ینی ئەو محەڕەمات و مقەدەساتەی جاران نەماوە، ئەو محەڕەماتی کەوا هێڵی سوور بێ پەیوەندی بەستن لەگەڵ ئیسرائیلداوە خێڵێکی سوور بووکە لە فترەی ئەوەی کە هەڵچوونی مەدی عەروبی لە جیهانی عەرەبی لە سەردەمی جەمال عەبدولناسر و بەعسیەکانی عێراق و سووریا و سەدام حوسێن و ئەمانی کە خۆیان دەبینیوان کە بەرەیەکیان هەبوو جاران دژی دەوڵەتی ئیسرائیل بوو پیانەوت جەبهەی سمود و تەسەدی بەرەی بەرەنگاربوونەوەی سەهیۆنیزم کە چەند وڵاتێکی عەرەبی بوون. ئێستا ئەو محەڕەماتە نەماوە وە سووک بووەوە ئەوەشی کە دەخوازێ بۆ ئەم ڕێکەوتنانە لە نێوان ئیسرائیل و عەرەبدا لەوانەیە کارێکی وا خێرا نەبێ. لە 72 ساڵی ڕابردوودا ئەوەی لە نێوان ئیعلام و میدیای عەرەبی و هەتەنانەت پرۆگرامەکانی خوێندن و پەروەردەدا نەوەکانی عەرەب و ئەم وڵاتانەی پێگۆشکراوەکەوە یەهود و ئیسرائیل دژمنی ژمارەیەکی عەرەبن. ئەمە لە زیهنی و لە بیرەوەری چەندنەوەیەک داماوەتەوە بە ئاسانی لەوانەیە وەکو دەڵێ لە نێوان شەو ڕۆژێکدا ئەمە ئاسایی نەبێ بۆ خەڵکی عەرەب و وڵاتانی عەرەبی وا بە ئاسانی تەمریر بکرێ و تێبپەڕێت. لەبەرەوە کاری دەوێت ئەوەی کە ساڵانێکە پەیوەندی تیجاری و ڕۆشنبیری و ژێربەژێر هەیە ئەمە ڕێ خۆشکردنەوە ئەم ململانیانی کە پێشتر ئاماژەم پێکرد لە نێوان وڵاتانی عەرەبی بە تایبەتی کەندا و ئێران داهاتوو گەرمانە وا دەکان پرۆسە خێراتر بڕواوە. ئەم وڵاتانە پێویستیان بە هاوپەیمانی تر هەیەوە لەوانەیە ئیسرائیل بە باشترین هاوپەیمان بۆ خۆیان ببینن بۆ بەرەنگاربوونەوەی لەگەڵ ئێراندا بە تایبەتی ئەو بۆچوونە لای محەممەد بن سەلمانی شانشینی عەرەبستانی سعودی هەیە
کە هەوڵ دەدا ینی هاوپەیمانەتێکی وا لەگەڵ ئیسرائیل و ئەمریکادا دروستکە بۆ داهاتوو بۆ پاراستنی قەوارەکانی خۆیان بێگومان بۆ ئیسرائیلی لە عێراقیشدا دەنگێکی وا هەیە لە دەنگێکی وان ناو هێزە سیاسیەکانەوە دەبیسرێکەوە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ یەهودا و بە تایبەتی لە عێراقدا دەبینین کاتی خۆی جالیەکی یەهودی بەهێز لە ناو عێراق و بە تایبەتی لە بەغدای پایتەختا بووە کە حکوومەتی عێراق دروست دەکرێت لە ساڵی 1920 یەکەم وەزیری دارایی و مالی عێراق یەهودیەک دەبێ حەسقیل کە تا ئێسش لە بیرەوەری عێراقیەکاندا هەیە حەسقل و حەسقیل لە ناو ئەدەبیات و لە ناو باسەکانی بەغداددا تا ئێستش ماوە کە کابراایەکی وەزیرێکی تەکنۆقرات و زۆر لێ هاتوو بۆ لە ڕۆڵی گرنگی لە دروستکردنی دەوڵەتی عێراقدا هەبووە لەبەر ئەوە ئاساییکردنەوەی ئەم پەیوەندیانە بە تەسەووری من ئەو کارانەی دەوێت لەسەر ئاستی پەروەردە میدیا کۆمەڵایەتی دەبێت کاری بۆ بکرێەوە دواتر بگاتە ئەوەی کەوا بە فەرمی ڕابگەیەندێت ئەوەی کە لە سعودیەدا هەیە لە دوای ئیمارات و عەرەبیوانی کە ئێستا هەندێک ئاماژ و هەنگاویان دەست پێ کردووە لە ئێستا بەڵام و هەنگاوانە ینی لە درەنگ وەختا کراوە لەوانەیە وا کار و ئاکام و بەرهەمی وە خێرا نەدا بەدەستەوە هەر لە دوای ئەوانە مەسەن لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سنتەرێکی ڕاپرسی گرنگی ئەمریکا لە ناو سعودیەدا ڕاپرسیی کردووە لە 900 خەڵکی سعودی پێیان باشەکەوە تطبیع و ئاساییکردنەوە لەگەڵ ئیسرائیلدا بکرێت لە ئێستادا لەبەرەوەی ئەو کاریگەری ئەو پەروەردا و هۆکارانی کە پێشتر ئاماژەم پێدا کاریگەریان زۆر ماوە تا ئێستا ئەگەر بخوازن ئەم پرۆسە بە ئاکام بگا دەبێ کاری پەروەردەیی بۆ بکەن کاری میدیایی بۆ بکەن و بەرهێنانی باشی تێدا بکرێت بۆ سڕینەوەی نوێی کاریگەری پەروەردەکانی ڕابردوو بۆی زەمینە ساز بێکەوە ئاشتی و ئارامی و ئیسیقرارێک لە ناوچەکەدا بێتە ئاراوەکەوا دوای پاشگەز نەبنەوە لێیوە هەنگاوی خێرا دەزانین لەوانەیە کاردانەوەی خێرا بە دوایە بێ لەبەرەوە ئەم پرۆسانی ئاشتی کە ڕەگوڕیشەی ئیتنیکی کۆنی لە نێوان عەرەب و یەهوددا هەیە پێویستی بەکاری ورد هەیە دەبێت لەسەر هەموو ئاستەکان کاری بۆ بکرێ ئامادەسازی بۆ بکرێ زمینە سازی بۆ بکرێ بۆی کەوا بتوانن بناغی ئاشتێکی مکوم و سەقامگیر و ئەبەدی دابدرێت. ئەم هەموو ڕێکەوتن و گۆڕانکاریانەی پەیوەست بە فەڵەستین ڕوودەدات بەڵام فەڵەستینیەکان لە پەراوێزدان و ڕایان وەرناگیرێت دوای ئەم ڕێکەوتنانە چارەنووسی فەڵەستین بەرەو کوێ دەڕوات. چارەسەری ئەوان و ئیسرائیل و ئیدارەی ئەمریکی و کە لە خۆی لە ترەمپا بینیەوەی کە پێ دەڵێن سەودای سەدە سەفقەی قەرن ئەوان چارەسەرێکیان داناوە بۆ فەلەستینیەکان یعنی پێش ئەوەی باس ئەوە بکەم ئەدای خراپی فەلەستینیەکان و ئەو ململانێ و بە تایبەتی ئەوەی لە نەوەتەکان و لە دوای لە نێوان حەماس و منەظەمەی فەتح ڕوویداوەی کە لە غەزە بووە بە ئیدارەیەک و بەری ڕۆژئاوای و زەفە ئەوانەش بوون بە ئیدارەیەکی تر ئەمە تەواو ئەهمیەت و ڕۆڵی فەلەستینیەکانی پەراوێز خست وای لێکردنکەوا لە هاوکێشەکەدا بە جۆرێ لە جۆرەکان بێنە دەرەوە ئەو کاریگەریان نەمێنێ بۆ سەر دەوڵەتی ئیسرائیل لە چەند ساڵی ڕابردوودا یەکەم پاشەکشەی و دەست لێبەردانی ئەوەی کە فەلەستینیەکانیش بەوە ناوی دەدەن کە پێشتر ئاماژەم پێکرد ڕێکەوتنامەی کام دێڤید بوو کە فەلەستینیەکان و یاسر عەرەفات ئەمە مەیان بە خنجەرێک زانی کە لە پشتەوە لە قەزیەکەی ئەوان درابیەوە ئەمەیان بەوە زانی کەوامە دەستبەردانی عەرەبە لە کێشەی فەلەستین و ئیسرائیل و ئەوان بە تەنیا جێهێڵان بالفعل ئەمە لە کام دێڤید هەر بوو بە سەرەتای ئەوەکەی تر فەلەستینیەکان و دواتر خۆشیان ناچار بوون لە ڕێکەوتنامەی ئۆسلۆ لە ساڵی 1993 کە دەستبەرداری تەواوی لە 1970 ئەرزی فەلەستین و داخوازیەکانیان بن و ئەوەشی کەوای لێکردوون کە ئەو ئەدا خراپەی خۆیان کردیان ئەو نەخوێندنەوە ناواقیعەی بۆ خۆیان و بۆ کێشەکەیان وای لێکردنکەوە پاشەکشەی گەورە بە کێشەکەیان بکەنەوەی کەوا 22 وڵاتی عەرەبی پشتیوانیان بێ نەیانتوانی ئیستیسمار و بەرهێنانی تیا بکەن دوا ئێستا وای لێکرد بە تەنیا ماونێتە ئەوەیە کە بەندەر بن سوڵتان کە یەکێکە لە بنەماڵەکانی میرەکانی بنەماڵی ئال سعود لێدوانیدا بڵێ ئەدای خراپی
فەلەستینیەکان و وا بووکەوە ئەوان لە خاوەن قەزیەکی ڕەواوە چونکە محامیەتی خراببوون قەزیە و دۆستیەکەیان بدۆڕێنن بۆ قەزیەکی ترکە قەزیەکی ناڕەوا بووکە لەسەر ئەرزی تر دەوڵەتەکەیان دروست کردووە یەهود ئەوان سەرکەوتن بەدەستبێن نەمە زیاتر بۆ فەلەستینیەکان خۆیان دەگەڕێتەوەوە دواتر بێمە بە وەڵامی ئەو پرسیارە ئەوەی کە ڕۆڵی فەلەستینیەکان و پێگەیان چی لێدی ئەوەیەکەوە لە سەودای سەدەدا ترەمپ و ئیداری ئەمریکی ئێستا کاری بۆ دەکەن و دەیانێ بە زۆر بەسەر فەلەستینیەکانی دابسەپێنن ئەوەیەکەوە دەوڵەتێکی کیان بۆ دروست بکەن دەوڵەتێکی بێچەک دەوڵەتێک دامەڵڕاو بێ لە چەک وە ئەوەیەکەوە هەموو ئەو مستەوتەنەتە یەهودیانی کە لە ناو زەفە و ئەرزە فەلەستینیەکانە دروستکرا هەمووی بمێنێتەوە ڕەبت بکرێتەوە بە دەوڵەتی ئیسرائیلەوە بەرامبەر ئەوەدا لە ماوەی 10 ساڵە 50 میلیارد دۆلار بۆ فەلەستینیەکان سەرف بکەنەوە ئیسا دەبینین فەلەستینیەکانی سە بەم شێوەیە ئەرزێکی بچڕا هیچی ڕەبت نییە بەیەکەوە بڵێ ئەمە ناوچەیەکە جیا دەکرێتەوە فەلەستینیەکان بێنبەرەوە دەوڵەتێکە لێرە شادێک لێرە مستەوتەنێتی یەهودی لە بینیانە لە شوێنێکی تروایە لەگەڵ غەزا هیچ ڕەبتێکیان ئێستا ئەڕۆن لە میسرەوە هاتوچۆی یەکتری دەکەن بەم 50 میلیارد دۆلارە بەڕێگەی تکنۆلۆژیای تازە بەڕێگەی نەفەق و جسری ئاسمانی چی ئەمانە دەیانوێت لە بەرامبەر ئەوەدا ئەوان ڕازین بن بەوە بیان بەستنەوە بەیەکەوە لە ژێرگەی نەفەقەوە و بە دەوڵەتێکی بێچەک ئەوە حەلی عنیکی ئەوەی ئەوانە کە ئێستا کاری بۆ دەکەن بەو شێوە فەرزیکەن بەسەر فەلەستینیەکانەوە فەلەستینیەکان بەم شێوەی کەەوە ئێستا پەنایان بۆ چەک و توند و تیژی و ئەم شتانە برد کە تڕێکەوتن لەگەڵ وڵاتە منعەزیلەکانی ناوچەکەدا و لەگەڵ هێزە تیرۆریستەکاندا ئەوانی زیاتر پەراوێز خستووە ئەبێت تەسلیمی ئەمری واقع بن کە ئێستا بێزاڵە لەسەر گۆڕەپانی سیاسەتی نێودەوڵەتی و ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا هەموو عەرەب لەوانەیە نەک هەر فەلەستینیەکان کاردانەوەی توندی بە دوای خۆی داهێنابێ ئەوەی کەوا لە ناو هەناوی کۆمەڵگای عەرەبیدا زۆر ڕەوتی تیرۆریستی گەورە دروست بوو بێ هەر لە تەقینەوەکانی 11 سپتەمبەرەوە هەرەوەی لە زۆرێک لە شارە گەورەکانی ئەوروپادا تەقینەوەی خۆخۆشی بکەن عەرب بەرامبەر بەم پەراوێز خستنیان هەموو کۆمەلگای نێودەوڵەتی ئەوروپیەکان رووسیاش بەکەوە سین و هەموو تەعامل و ڕێزگرتن و سۆزێکیان بەرامبەر بە دەوڵەتی ئیسرائیل لێ بەڵام فەلەستینیەکان لە بەرامبەردا پەراوێز خراونەوە گوێ لە ناڵەکانیان ناگریانی ئەمە ڕێی فەلەستینیەکانە لەسەریکەوە بەرامبەر ئەو هەموو ڕەوتە تیرۆریستی تون ڕەوێ دروست بێنی کۆمەلگای نێودەوڵەتی کە ئەوە دەکات ئەگەر دەوڵەتی ئیسرائیل دەپارێزێت بەرامبەر بەم نائەدالەتی و ناهاوسەنگیە بێگومان کاردانەوە دەبێت لەوانەیە ئەوەی کە ئەوان خواستیانەوە بەرنمەیان بۆ دانیشتووە پلانیان بۆ داناوە ئەگەر ئەمانیش بەرامبەر بەوە مافێکیان نەبێ قەوارەیەکیان نەبێ مراعات نەکرێن پێناچێ ئەم خوتانەوە بە ئاسانی لەسەر ئەرزی واقعدا جێبەجێ بکرێت. کێشەی فەلەستین ئەگەر ئیسلامیەکانی ناوخۆی فەلەستین و ئیسلامیەکانی وڵاتانی عەرەبی لێ بگەڕێن بەرەو چارەسەر دەچێ ئەگەر ئیسرائیلیش ڕازی دەبێ بەوەی ئەوانیش بن بە دەوڵەتێک و دراوسەی ئیسرائیل بوون و دوو دراوسەی تەنیشتێک بن بەڵام هەتا ئێستا ئەمان بە تایبەتی نەتەوە پەرستە توندڕەوەکانی عەرەب و ئیسلامیەکانی عەرەب کە مەسەلەی نەتەوەیی فەلەستین بۆ قازانجی خۆیان بەکاردێنن زەرێکی گەورەیان بە کێشەی فەلەستین گەیاندووە لەبەر ئەوەی ڕۆژ بە ڕۆژ تا فەلەستینیەکان لەسەر ئەم ملنەدانە و لەسەر ئەم ڕێگانەگرتنەبەرەی چارەسەری ئاشتیانە لەگەڵ ئیسرائیل بەردەوام بن ڕۆژ بە ڕۆژ بەرەو کێشەکەیان بەرەو دواوە دەچێ و ڕەنگە خاچی زیاتریش لە دەست بدەن بۆ نمونە من نمونەیەک دێنمەوە ئیحسان عەبدولقەدوس کە ڕۆمانوس و چیرۆکنووسێکی ناسراوی مسریە لە هەمان کاتدا ڕۆژنامەنووسێکی ناسراویشە کە کوڕی خات و ڕۆزەلیوسویشە کە ناوی ئەسلی خۆی فاتیمەیە ئیحسان لە ساڵی 1945 سێ ساڵ بەر لە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل وتە بەردانێکی ناوچەکانی فەلەستینی کردووە کە ئەو کاتە کێشە لە بینی جووەکان و عەرەبەکانی فەلەستیندا هەبوو وتارێکی نووسیوە بە ناوی بە عەرەبی بە ناوی هاوارێک لە هەوادا ئەو کاتە باسی ئەوە دەکا کە دەڵێت چوون بۆ لای فەلەستینیەکان بەڵام گەڕام سەرکردایەتێکی یەکبڕیار و
کۆکەرەوەی هەمووانم نەدیتەوە. باسی پەرتەوازایی و باسی نەزانی سەرکردایەتی سیاسی پەرشوبڵاوی سیاسی فەڵەستینیەکان دەکات. دەڵێ لە هەمان کاتدا کە من لەوێ بووم جووەکان جەریدەیان دەرەکرد لە جەریدەکەی خۆیان نووسی بوویان بە گەرمی بە خێراتنی حسان عەبدولقەدوس دەکەین بۆ ناوچەکە. دەڵێ لە کات ڕۆژنامە نووسی ناسراو، دەڵێ لە کاتێکدا ڕاستیان نەدەکرد من تازە دەستم بە ڕۆژنامە نووسی کرد بوو ناسراو نەبووم. دەڵێ من نیازیشم هەبوو دوای کە لای فەڵەستینیەکان تەواو بووم بچم سەری ئەوانیش بدەم. دەڵێ هەرواشم کرد کە چوومە لایەن دەڵێ ئەوان دەستی منیان گرت منیان بردە لای پیاوێک گوتیان ئەوە گەورەی ئێمەیە، ئەوە بڕیاردەری ئێمەیە، ئەوە هەرچیت هەیە لەمە بپرسە. ئەڵێ منیش لێم پرسی گوتم ئێوە بە تەمای چین؟ ئەڵێ گوتیم ئێمە بە تەمای دروستکردنی دەوڵەتین، بناغەکانی دەوڵەتیشمان بەشی زۆری فەراهەم کردووە لە ڕووی پیشسازیەوە وا ئەەکەین، لە ڕووی کشت و کاڵیەوە وا ئەەکەین، لە ڕووی تەسنیع و مەسلەی چەک و نازانم چی و چی و چی و چی وا ئەەکەین. ڕاستیشی کرد. اینجا ئەو لە کۆتایی وتارەکەی دەڵێ ئایندەی ئەم ناوچەیە بۆ زووەکانە نەک بۆ عەرەبەکانی فەڵەستین. قسەکەشی هەروە ڕاست دەرچوو. ئەو کاتە 3 ساڵ دوای ئەوە جووەکان دەوڵەتی ئیسرائیلیان ڕاگەیان. لەو کاتەوە هەتا ئێستا ڕۆژ بە ڕۆژ فەڵەستینیەکان لە پاشەکشە و زەرەردان، ئیسرائیلیەکانیش ڕۆژ بە ڕۆژ ئەستێرەیان لە کشانە و لە بەهێزی و لە پێشکەوتندانیان. بۆیە ئەو دروشمە بریقەدارانەی کە بەشێک لە وڵاتانی عەرەبی بۆ تەفرەدانی فەڵەستینیەکان هەڵیان گرتووە، ڕۆژ بە ڕۆژ زەرەرمەندە بۆ فەڵەستینیەکان. پرۆژەی شامی نوێ کە پرۆژەیەکی ئابووری و سیاسیە و لەلایەن فەڕەنسا و ئەمریکا دیزاین کراوە و هەر ئەوانیش پشتیوانی جێبەجێکردنی دەکەن، چڕەوشێک لەم ناوچەیە دەهێنێتە ئاراوە. کاریگەریان لەسەر عێراق و کوردستان چی دەبێت؟ یەکێک لەو وڵاتانەی کە لە ئەگەری سەرگرتنی پرۆژەی شامی نوێ گورزی کوشندەی بەرەکەوێت تورکیایە. فایلێکی گرنگ کە لەو پرۆژەی شامی نوێیە ئیشی لەسەر دەکرێت مەسلەی نەوتە لە عێراق و هەرێمی کوردستان، بەتایبەت لە هەرێمی کوردستان کە ئێستا لە ژێر هەژمونی تورکیادایە. بە گوێرەی پرۆژەی شامی نوێ ئیش لەسەر ئەوە دەکرێت کە فایلی نەوت لە ژێردەستی تورکەکان دەربهێندرێ لە ڕێگەی ئوردن و لە ڕێگەی ئیسرائیل و بۆ سەرئاو لەوێ ببرێتە دەرەوە و ساغ بکرێتەوە. بە دڵنیاییەوە ئەمە زەرەرێکی گەورەی بۆ تورکیا دەبێ. هەڵبەتە تورکیاش دەستەوەستان نابێ، هەوڵی خۆیەدا بە هەر جۆرێک بێ بە هەر نەوعێک بێ هەوڵەدا بربەست و تەگەرە بخاتە بەردەم هەوڵێکی لەم جۆرە، پرۆژەیەکی لەم جۆرە، بەڵام مەرجیش نییە بتوانێت پەچی بخاو نەهێڵی سەر بگرێ. ئەمە لایەک لایەکی ترەوە پەیوەندیەکانی ئیسرائیل و تورکیا پەیوەندیی کۆنا، بەڵام لەوەتەی عەدالە و تەنمیە بە سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان کە هاتوۆتە سەر حکوم ڕۆژ بە ڕۆژ هەوڵی داوە پەیوەندیەکی پتە و لە ژێرەوە لەگەڵ ئیسرائیل دروست بکات، لەسەرەوە لەگەڵ فەڵەستینیەکان پەیوەندیەکی گەرم و گوڕ دروست بکە، بەڵام بەبێ ئەوەی هیچ قازانجێکی بەواقعی تا ئێستا هەبوو بێ بۆ فەڵەستینیەکان. بە هەمان کات لە هەمان کاتدا ئێرانیش کە ئیسرائیل هەمیشە دەڵێ دوژمنی ژمارە یەکمە، تا ئێستا بەقەت سەرەداوێک بەقەت سەرەدەرزیەک سوودی بۆ فەڵەستینیەکان نەبووە، جگە لە هەندێک بەخشینی عەدەدێکی زۆر چەک و تەقەمەنی بە حیزبوڵای لوبنان کە لەوێەوە جارجارە ساروخێکیان گرتوۆتە ئیسرائیل. ئەویش دوای ئەوە ئەوەندەی لە زەرەری فەڵەستینیەکان شکاوەتەوە 5% ئەوەش بە قازانجی فەڵەستینیەکان نەشکاوەتەوە. جێبەجێکردنی پرۆژەی شامی نوێ پرۆژەیەکی درەنگوەختە یان لە ئانووساتی خۆیدایە. لە کاتی
ئەگەری هەڵنەبژاردنەوەی ترامپ وەک سەرۆکی ئەمریکا چارەنووسی پرۆژەکە چی دەبێت؟ هەندێک پرۆژەی سیاسی و استراتیجی وڵاتانی زل هێز هەیە ڕەنگە کەمتر بە لاچوونی ئەم سەرۆک و هاتنە سەرکاری سەرۆکێکی تر بخرێتە لاوە و پشتگوێ بخرێنی ڕەنگە ئەم جۆرە پرۆژانە بۆ هەڵمەتی هەڵبژاردن زیاتر بەکاربهێنرێ زیاتر گەرم و گوڕی پێ بدرێ بەڵام بەو مانایان نییە کە پشتگوێ بخرێ و ئیشی لەسەر نەکرێنی ئەگەری ئەوە هەیە ئەگەر ترامپیش دەرنەچێت جۆ بایدنیش بێ لەوانەیە ئەو پرۆژەی شامی نوێیە کە بە دڵنیاییەوە بڕیاردەرانی ئەمریکا کە بڕیاردەرانی ئەمریکا لە هەر سەرۆک نییە بە تەنیا یعنی کۆمەڵێک ناوەندی بڕیاردان هەیە کە هەمویان دراسی ئەەکەن کۆک دەبن لەسەری ئینجا بڕیاری لەسەردەن ئەگەری ئەوە هەیە کە ئەوە هەر بەردەوام بێ بەڵام ترامپ بە گەرم و گۆرتر هەوڵی داوە ئەو پرۆژەیە بکاتە یەکێک لە دروشمەکانی بانگەشەکەی خۆی تەنانەت ئەو پرۆژەیە کە ناوی نابوو ڕێککەوتنی سەدا ئەمە ڕەنگە بەشێکی بێ لەو ئەوە کە لە پرۆژەی شامی نوێدا جێبەجێ دەکرێت کە ئەوش ئاساییکردنەوەی یان با بڵێ هاندانی وڵاتانی عەرەبیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل وردە وردە وڵاتانی عەرەبی و ئیسلامی دەست دەکەن بە ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ئایا ئەم ڕووداوانە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ڕەوت و جوڵانەوە ئیسلامیە سیاسیەکان بە جوڵانەوە توندڕەوەکانی وەک داعش و قاعیدەشەوە؟ ئیسلامیەکان حەق خۆیانە تەنگاو بن لەبەر ئەوەی یەکێک لە دروشمە هەرە بری قەدارەکانیان ئەوان لە دەست دەدەن کە دژایەتیکردنی ئیسرائیلە بەڵام وەرە بە مێژووی ئیسلامی سیاسی یەک ڕێکخراوی ئیسلامی سیاسیم پێ بڵێ کە توانی بێتی زیانێکی گەورە بە ئیسرائیل بگەێنێ و قازانج بە فەڵەستینیەکان بگەێنێ ئەوە تا بە بەرچاوی خۆمان داعش سووریای بەشێکی سووریای وێران کرد بەشێکی عێراقی وێران کرد زەرەری لە زۆربەی وڵاتان داوە لە زۆر وڵات گورزی وەشاندووە تا ئێستا یەک گورزی لە ئیسرائیل نەوەشاندووە تا ئێستا هیچ زەرەرێکی بۆ ئیسرائیل نەبووە یعنی ئەوە کە بارە باڵە هەرە توندڕەوەکەی ئیسلامی سیاسیە لە دنیادا ینی قاعیدە بە هەمان شێوە ینی قاعیدە چ زیانێکی تا ئێستا بۆ ئیسرائیل هەبووە چ قازانجێکی بە فەڵەستینیەکان گەیاندووە لە ناو کێشەی فەڵەستینیشدا تۆرە دیقەت لە کێشەی فەڵەستین بدە پێش پەیابوونی حەماس بەو شێوەیەی کە ئێستا هەیە و گەرم و گوڕ و توانای هەیە پێش ئەوە سەیری کێشەی فەڵەستین کە لە چ ئاستێکی بەرز و پێشکەوتندا بوو کاریگەری زۆرتر بوو لە دوای حەماس ڕۆژ بە ڕۆژ کێشەی فەڵەستین بەرەو دواوە چووە تەنانەت ئەو ساڵانەی کە سەرەتای ڕاپەڕینەکانی فەڵەستینیەکان بوو کە بە ڕاپەڕینی بەرد ناوی دەرکرد بوو لەوێەوە حەماس سەری هەڵدا و پەیدا بوو ئەو کاتەش ڕاپەڕینەکە کاریگەریەکی زۆری هەبوو لە زیانگەیاندن بە ئیسرائیل لە شەپڕێوکردنی ئیسرائیل لەبەرەوەی بەرەو ڕووبوونەوەی خەڵکێکی بەرد بەدەست ئاسان نییە زەحمەتترە بەڵام بەرەو ڕووبوونەوەی خەڵکێک کە تەقەمەنی پێەیە کە تەقینەوە ئەکا کە نازانچی ئەکا ئاسانە بەکرێگرتنی دوو جاسوس و تەسلیمکردنی سیمکارتێک ئاسانە بۆ ئەوەی یەک وەکو واشی کرد ئیسرائیل سەرکردەکانی لە ناو برد هەر بەچێ بە هاوکاری ئەو جاسوسە فەڵەستینیانەی کە سەر بە حەماس خۆی بوون لە بەرامبەر پارە هاوڕەکانی خۆیان بەکوژدا. ڕێگوڕیشەی مێژوویی مەسەلەی فەڵەستین و هاتنەکایی ئیسرائیل چییە؟ بۆچی ئێمەی کورد وەک پێویست ئاگاداری ڕەوتی ئەو مەسەلە ئاڵۆزوو بەیەکدا چۆنین بە تایبەتی لەم کاتەدا کە بەهۆیەوە گۆڕانکاری لەم ناوچەیە دێتە ئاراوە؟ ململانەی عەرەب و
ئیسرائیل ململانیەکی زۆر کۆنیش نییە نزیکەی لە ساڵی 48 دەست پێکا لە 72 ساڵێک دەبێت کە لەو کاتەوەی کە دەوڵەتی ئیسرائیل لەسەر ئەرزی فەلەستین دروست دەکرێت و لە دوای وعدی بلفۆر کە وەزیری دەرەوەی ئەو کاتی بەریتانیا بە یەهودیەکانی و بە مؤتەمەری جیهانی یەهودی و تیۆدۆر هۆرتزل وانی پێشووتری دەدا کە دەوڵەتێکی قەومیان لەسەر ئەرزی بۆ دروست بکات لە 1916دا پێما بێت ئەو باڵێنە دەدرێت و دوایی لە 48 جێبەجێ دەکرێت لەو کاتەوە ئەم ململانیە هەیە ئەم ململانیەکی خوێناوی بۆ لە ڕابرداوە سێ شەڕی گەورە لە نێوان عەرەب و ئیسرائیلدا ڕوویداوە شەڕی 48 کە دەوڵەتی ئیسرائیل دروست دەکرێت و فەڵەستینەکان دەرەکرێن هەندێکیان و دواتر شەڕی 67 حوزەیران حەوق پێڵێن حرب ئەیام ستە عەرەب و شەڕی 73 حربی تشرین کە بەڕابەرایەتی میسر دوای ئەوەی ناومێدبوونی عەرب کۆمەڵێک ڕێکەوتن تەطبیع لەگەڵ ئاساییکردنەوە لە نێوان عەرەب و ئیسرائیل داهاتۆتە گۆڕەوە لە سەردەستی ئەنوەر سادات سەرۆکی ئەو کاتی میسر لە ئیتیفاقی کام دێڤید لە سەردەمی مناحیم بێگن و جیمی کارتر سەرۆکی ئەمریکادا و کاتە لە ئەو ئیتیفاقە ئەو ڕێکەوتنە واژۆ دەکرێەوە ئەمە سەرەتایی وەکو دەڵێ پاشەکشەی گەورەی ململانەی عەرەب و ئیسرائیل لەو کاتەوە کە میسر پێشڕەوی جیهانی عەرەبەوە خۆی بە سەرکردایەتی عەرەب دەزانی لە دوای جەمال عەبدولناسرەوە کە سادات دێتە سەر حکومە دوای ئەوەی گەورەترین جێشی عەرەبی دەبیەوە بارگای کۆمەڵی وڵاتانی عەرەبی کە پێڵەن جامیعی عەرەبی لە قاهیرە دەبێەوە جامیعی ئەزهەر لەوێەوە چۆن ئەگەر سعودیە و حیجاز قیبلەی ڕۆحی جیهانی عەرەب بێەوە قیبلەی سیاسی و سەرکردایەتی جیهانی عەرەب لە قاهیرەوە بووە ئەو وڵاتەی وەکو یەکەم وڵاتی عەرەبی ڕێکەوتنێک لەگەڵ ئیسرائیلیەکاندا دەکات و سادات دەچێت لە کنیستی ئیسرائیلە خطابێک دەدا ئەمە گەورەترین پاشەکشەی ململانەی عەرەب و یەهود و عەرەب و دەوڵەتی ئیسرائیل بوو کە لە مێژوودا ڕوویداوە کاردانەوەی توندی بەدوا داهات ئەوە بوو هەموو وڵاتانی عەرەبی بە تێک ڕاپەیوەندیە دیبلۆماسیەکانیان لەگەڵ میسردا بڕان بارگای جامیعی عەرەبیان لە قاهیرەوە گواستەوە بۆ تونس زۆرێکی تر لە وڵاتانی ئیسلامیش پەیوەندیەکانیان بڕی بەهۆی ئەو ڕێکەوتنەوە بەڵامەوە قەناعەتێک بوو لای سادات دروست بوو بەرامبەر ئەوە سەحرای سینا کە لە شەڕی 67 تا لە دەستیدا بوو وەریگرتەوە.